ئەمە ئاوا نابێ بەڕاستی ئەبێ ئەم سەیتەرە چارەسەرێ بکرێ بۆ ئێمە. من لە ناوچەی داودەی سنووری خورماتوم بە دیاریکراوی ئەی شوێنە چوارڕێیانەکەی پێڵێن لێرە بەشێک لە جوتیارانی ئەم ناوچەیە هاتوون دژی ئەو ڕێگریانێکەوە بەردەوام لەلایەن بازگێکی لە بازگەکانی سوپای عێراق کە بە بازگەی چینکۆکە ناسراوە ساڵانە لە کاتی هێنانەوەی بەروبوومەکانی بۆ سالی و خەزاکە ڕێگریان لێکرێت و ئاستەنگیان بۆ دروستەکرێ ئەمڕۆ هاتوونە ئامادەکاریەکەن بۆ گوردبوونەوە داخستنی ئەم شوێنە ئێستا ژمارێک لە جوتیاران لە لێران ئەمەوەیەکێکیان بدوێنم بزانم ئەو کارەکەی چیە و کێشەیان چیە؟ سڵاو لێبێت. کێشەتان چیە گەر بێت ئێرە ئازێتنەوێت کێشەتان چی ئەمڕۆ ڕێگەدان داخست؟ وەڵی کاکەم گوردبوونەوەمان بۆەوە کردووە ئەمڕۆ ئەم سەیتەرەی چینکۆکەی پێڵێن بەڕاستی زۆر ئەزیەتمانە دەنایڵن دانەوێڵە و گەنم و جۆمان بڕا بۆ شاری دووس خورماتوو ئێمەش بە بۆنێ ئەوە ئەم ڕێگە گوردبوونەوەیەکمان کردووە بۆ ئەوی کاراسانیمان بۆ بکرێ بۆ گەنم و جۆ و دانەوێڵەکەمان هەر ئەوەی شەنیە دەیان شتمانەیە ئەیبین بۆ دووز مەمنوعە کا ئەبین هەموو مەوادێک مەمنوعە گازێنین مەمنوعە ئەیبی مەمنوعە یعنی هەموو شتێک دێن و ئەڕۆین مەمنوعە ئەمە ئاوا نابێ بەڕاستی ئەبێ ئەم سەیتەرە چارەسەرێ بکرێ بۆ ئێمە. لە کاتی بەروبوومهێنانەکەتان ئەوان داوا چتان لێکن؟ داوای ئەوە ئەکا ئەوێ ئیلا بە پارە ڕەتیکەی یان ئەبێ خوتت هەبێ ئەم ساڵ خوتەکانمان نهاتۆ بۆ سێتەرەکە تا ئێستا یان ئەبێ بە پارە ڕەتیکەی یان ئەبێ ئەڵێ مەمنوعە. ئێستا بەنیازی چین تاکەی لێرەمێنەوە ئێمە هەتاکو جوابمان نەدرێتەوە وەڵاممان نەدرێتەوە لە لاینی دەستگا حکومیەکانەوە ئەم ڕێگاگە بەرنادەین. لایانی پەیوەنددار ئاگادارم ڕێگەتان لە داخستنە؟ بەڵێ ئاگادارانمان کردێتەوە ئێمە وەستاوین وتر چاوەڕێ وەڵامی ئەوانین. دەستان خۆش بێت. هاوکات ئەم ڕێگای ڕێگایکی سەرەکیە لە نێوان سەرجەم گوندەکانی ناوچەی گەرمیان و داودە و خورماتوو ئەتوانین بڵێن کەرکوو بەبغاشەوە دەبستێتەوە لەسەر ڕێگاکە ئەم جوتیارانی کە لە پشتی منەوە دیارن ئەمان ئێستا تەلەفۆنیان کردووە بۆی خێوەت یاخود چادریان بۆ بێم ڕێگای بە تەواوی داخەن و ئەڵێ ڕێگاکەدا ناکەینەوە تاکو و لاینی پەیوەنددار وڵامانەداتەوە. ئێمە تەلەفۆنمان کرد بۆ یاسین محەممەد ئەندامیان جومەی پارێزگا سڵاحەدین ئەو وتی ئەوانی کە ئەو جوتیارانی کە سەر بە کشتتوکاڵی خورماتون کە ژماریان 552 جوتیارە ناوەکانی ڕەفع کردوش کێشەیەکیان نیە ئەمانە کە ژماریان زیاتر لە 350 جوتیارە و سەر بە کشتتوکاڵی سلێمان بگن ئەوان ناوەکانیان ڕەفع نەکردو بۆیە تا ئێستا کێشەکانیان بەردەوامە و بێت و سبەی و سبەی ئەگەر بێت و لەناو ئەو بازگەیە تێپڕن وەکو ساڵانی ڕابردوو گێچەڵیان پێکرێ و نەهێن بەروبوومەکانیان ببرێتە سالی و قەزاک و ئەمڕۆ چاوەڕێن و درێژە دەنە بە گوردبوونەوەکان لێداکە تاکو لایەنی پەیوەنددار وەڵامیانەداتەوە.